بەشێک لە خوێندکارانی بواری ماستەر و دکتۆرا کە لە وڵاتانی دەرەوە لەسەر ئەرک و تێچووی خۆیان درێژە بە خوێندنی باڵا دەدەن بەهۆی پێنەدانی شایستەداراییەکانیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرتبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا. لە دوای 3 ساڵ هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاری ئەنجومەنی وەزیران هەیە، سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێنماییەکەی دەرکردووە وەزارەتی دارایی مماتەڵە بەم قەزیە دەکات و پارەکانمان بۆ سەرف ناکات. داواکاری ئێمە ئەوەیە حکوومەتی هەرێم هەرچی زووە شایستەداراییەکانی خوێندکاران و قوتابیان لە کەمترین ماوەدا خەرز بکرێت. بە بیانی قەیرانی دارایی بەڕاستی 3 ساڵ یان بەمانایشتر قەیرانی دارایی 3 ساڵ وای لێمە کردو ئێمە هیچ گربوونەوەیەک نەکەین. ئەم گربوونەوەی ئەمڕۆ دەربڕین ناڕەزاییە بۆ بەدەستێنانی ماف و شایستەداراییەکانی خوێندکاران کە زیاتر لە 500 خوێندکار و قوتابی خوێندنی باڵا کە ماستەر و دکتۆرایان تەواو کردەوە لە دەرەوەی وڵات خوێندنیان تەواو کردووە. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینێتەوانێ ئەمانەیە و بڕیارە تەفعیل کرێتەوانێ و کاری پێ بکرێتەوانێ لەبەر ئەوەی مەجموعەیەک لەم بڕیارە سوودمەند بوو ئەو پارەیان وەرگرتووە و ئێمەش مافی خۆمانە و پارەی وەربگریت. یعنی بۆچی ئەم جیاوازی و فەرقاکرێت لە نێوان خوێندکارەکانە. ئێمە ساڵانێک دەبی چاوەڕێی وەڵامی ئەنجومەنی وەزیران بوو خۆشمان کردی تۆزێک هەندێک وازمە لەو ئەوە هێنا گوتمە لە بە قەیرانی دارایی و دوا بە دوای ئەو وەزع ئێمە سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کردووە، سەردانی وەزارەتی داراییمان کردووە، وەڵامیشی ئەوهامان دەست نەکەوتووە لەبەر هەندێک ئەمڕۆ بڕیاری خۆپیشاندان و گرتنەوەماندا. پارەیەکی کەمیشمان هەیەکە کە ژمارەکەشمان لە نێوان 400 تا 500 قوتابی دەبی، بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێم هەر وەکو کات بەسەربردنەوەی تاکو ئێستا هیچ بڕپارێکی بۆ سەرف نەکردنیە. ئێمەش چەندین جار کە ناڕزاییمان دەربڕێت داوامان کردەوە، داوای حەق خۆمان کرد. ئێستاش ئێمە لێرە بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی مەدەنیانە ئەو قوتابیانە کە هاتوونەتە ئێرە کە ئێمە لێرە گربووینەوە داوای شایستە داراییەکانی خۆمانەکەین. دوای ئەوەی پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 9 ساڵی 2012 پەسەند کرد کە بڕێک لە هاوکاری دارایی بەو خوێندکارانە بدات کە لەسەر ئەرک و مەسرەفی خۆیان ماستەر و دکتۆرات دەخوێن و نەیانتوانیوە لە سیستەمی تواناسازی سوودمەند بن. لە سەرەتاوە بەشێک لەو خوێندکارانە بڕێک لەو پارەیان وەرگرت بوو، بەڵام ئەوە بۆ ماوەی 3 ساڵە ئەم هاوکاریانە ڕاگیراون. لە کۆتایی 2016 ئێمە 2 جار من خۆم بە شەخسی لەگەڵ یەکدوو لە برادرانی خۆماچوینە لای ئیستەی بریکاری وەزارەتی دارایی بۆ تەفعیلکردنی ئەم ڕێنمایە، بەڵام ئامادە نەبوو تەنانەت بشمان بینە تەنها یەک جار کە بینی ومانی بە پێوە. من قسەم لەگەڵ ئاکردوتی بۆتانەکەمە ناو سەرفیاتی ساڵی 2007ەوە، بەڵام دوای ئەو بڕیارەش جارێکیکە بینیتمان على ئەساس بەرنامەکە چاکسازی تیا بکرێت بەهۆی بە بیانووی چاکسازیەوە هەتا ئیستا مماتەڵەی پێکراوە و دەسیمان پێکا و هەر ئەم ئامادە نەبوو جاری دوایی هەر بشمان بینی. زۆر بە سوکایەتی لە نووسینگەکەی بەڕێکراوی. دوای تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر پێنەدانی شایستەداراییەکانیان لە هەمان کاتدا هیچ لایەنێکی پەیوەندیدار ئامادە نەبوو بەدەنگ ئەو خوێندکارانەوە بێت. هەر بۆیە ئەو خوێندکارانە ئەوەیان دووپات کردەوە تا وەرگرتنی شایستەداراییەکانیان لە داهاتوودا بەردەوام دەبن لە گرتبوونەوەی ناڕەزایی. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.